لێرە شوکولاتە دەبینن کە کوڕی بە شوکولاتەی ڕەشی تاڵە لە سەدا هەفتای پێکهاتووە لە کاکاو خاکی و شیری ئەسڵی ماگایە. باوکی دەیەوێت مناڵەکەی ببێت بە شوکولاتێکی تەندروست ڕێک وەک خۆی. کوڕم تۆژە بێ پڕبی لە دژە ئۆکسێنەرەکان هەروەک من کە لە ریزی پێشەوەی فلاڤۆنۆی دەکانم زۆر زیاتر لەو میوانەی کە ناوی گەورن و دێوێرانن وەکو بلوبێری بەوبەخت. خۆم بە بەختی ناپەسەند. تەنانەت من هاوڕێی دڵم و ئەی پارێزم ماترسە دڵەکەم من ئەگەری توشبوونت بە نەخۆشی لە 157 کام دەکەمەوە. اینجا فێری چۆنەتی ڕێخستنی کۆلیسترۆل ببە و بۆ ئەوەی ڕژەی کۆلیسترۆلی سوودبەخش بەرز بکەیتەوە و کۆلیسترۆلی زیانبەخش کەم بکەیتەوە. من هۆرمۆنی سترێس کۆرتیزۆل کەم دەکەمەوە و باری دەرونی چاکەکەم. تەنانەت دەتوانم ئەدای کارکردنی مێشکت باشتر بکەم لە تەمەنی پیری ئەوانێت خوا. شیری تەواوی مانگا سوودەکانی هیچی لەوانی تر کەمتر نییە. من نازناوی دەوڵەمەندتریش لەی خۆراکیم هەیە کە لەلایەن ئاژەڵە شیردەرەکانەوە بەرهەمدەهێنرێت کە منداڵ زۆر حەزیلێتی و بەقەد یەک جوانەکە بەهێزیانەکە چونکە هەر نۆتر شەمینەکەی تێدایە کە پێکاتی بنشینەین بۆ جەستەیەکی جوان و ئێسکێکی توندوتوو لە ڕێگەی پێدانی کالیسیۆم و فۆسفۆر و پۆتاسیۆم بگرەتەی بیخۆ با تووشی ئێسکە نەرمە نەبی. بەڵام سەرڕای هەموو شتانە قاوە بەشیری بچکۆلانە پلانی تری هەیە بۆ خۆی. دایکە باوێ ئەزانم ئێوە حەزەکەن کە من گەورە بووم ببم بەچی سەرچاوی خۆراکی سوود بەخش. نامێ ببم بە خۆراکی سوود بەخش. ئەمەوێت وا لە مرۆڤەکان کەم قەڵەو بن. چی؟ مرۆڤ قەڵاوکەیت؟ ئەوە تۆ چی دەڵی؟ شێت بووی؟ هەڵی شێت بووە؟ من ئەمزانی ئەوە ڕوەیات نەبوومان هێشتا هەورێتی شەکر بکەیت ئێمە چی پڵەیەکمان کرد چی پڵەیەکەم کوڕمە هەندایکت دەگیری؟ دڵم بەبەریەوە نەما پێویستە بە نەنجی بڵێم. تکایە ئەو نووسینە سەر قوتووەکەت نەبینی وەک چێم ئەڵێ 12 گرام لە شەکر لە هەرکو پێک بەرهەمی شیردابوونی هەیە واتەزانی ئەگەر بێ بۆ لای من بڕیاری ئەم مناڵە وەسیێنم ها؟ تۆش کاکاوێکی پوختە نیت. چۆن؟ گەولێ باوکە؟ بەبێ یەک زەڕە شەکر کەس تۆی ناخوارد و مناڵ حەزیان بە تامی تۆ ناکرد. کوڕم سەرسەخت مەبە لەگەڵە مناڵەیە با بە دڵی خۆی بژی. ئەی سپاس با پیرەی دڵم. سەرچام ڕۆڵی گیان ئێستا بڕۆ جیهان دڵخۆشتر کە و هەمان قەڵەو کە بیان کە بە فەردەپەموو. ئەوە ڕێشتم کەی بووم بە چەوری و لە وەرگی کەسێک کاکۆ بوومەوە ئەوە نامەتان بۆ نیگەرم بێخەم بن هەمووتانم خۆشەوێ خواتان نەگەڵ. ئای کە ڕەزا شیرینە هەورێتی هیچ زەنکە شەکرێنەکەی کوڕم هەڵسوکەوتیشی لەگەڵ جگەرە باش بێت.